بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. لەم مەڵقەیەدا میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتارەتی یەکێتی مامۆستایانی کوردستانمان کردووە کە لەسەر لیستی کۆمەڵ لە یەکێتی مامۆستایانە. بزانین لە ماوەی دەست بەکاربوونی لە یەکێتی مامۆستایان ئەو خزمەت و کار و پرۆژانە چین کە مامۆستا ئەحمەد بە سەرجەم مامۆستایانی هەرێمی کوردستانی کردووە. بێگومان لە کاتی هەڵبژاردنەکانی یەکێتی مامۆستایان بۆ ئەوەی کە سکرتێر و سکرتارەتێکی نوێ بژێت کۆمەڵی ئیسلامی بە لیستێکی سربەخۆ بە ناوی لیستی مامۆستایانی کۆمەڵی ئیسلامی بەشداری کردووە. کۆمەڵێک دروشم کۆمەڵێک بەرنامە و پلانیە بووە تا چەند ئەم دروشمانە چوونەتە ئەرزی واقع تا چەند ئەم بەرنامە و پلانانە جێبەجێکراون. مامۆستا سواز بۆ ئەوی کە دەرفەتێ پێبەخشین لە بەرنامەی خزمەت. بەخێراتتان دەکەم و بەخێراتتانەکەم بۆ شاری کەرکووک بەڕاستی ئەزیەتتان چێشت جێی دەستخۆشیە بەڕاستی بەرنامەکەت کە متابعەیەکەی شتێکی چاکە بۆ ئەوەی حزب بزانێ ئەندامەکانیان چی کردووە هەرچەند ئێمە بەردەوام راپۆرتمان بەرز کردوتەوە. یەکێتی مامۆستایانی کوردستان ڕێکخراوێکە کە لە 15/5/1962 یەکەم ڕاگەیاندراوی خۆی ڕاگەیاند لە شاری سلێمانی لە گەڕەکی گۆیژە. لەوێەوە هەتاکو ئێستا ئەم یەکێتی مامۆستایانی کوردستانە تقریبان 12 کۆنگرەی ئەنجام داوە. گەورەترین ڕێکخراوی پیشەییە لە کوردستان. ئەم ڕێکخراوە ئەتوانم بڵێم هەتا کۆنگرەی نۆ لە شاخ و بەنهێنی بووە، بەڵام لە دوای کۆنگرەی نۆ لە ساڵی 1992 یەکەم هەڵبژاردن لە کوردستان کرا کە هەموو لیستەکان بەشدار بوون. ئێمەش وەکو لیستی ئیسلامی بەشداریمان تیا کرد و توانیمان کورسی بێنین. بەڵام لە دوای کۆنگرەی نۆ بڵێن لە دوای 92 ئەم ڕێکخراوە هێواش هێواش بە حیزبی کرا، پەرتەوازە بوو، بە تایبەتی لە 94 شەڕی ناوخۆ و دوولەت بوون. ئەم ڕێکخراوەش بووە دوولەت، هەر یەکە و بەجیا سەر بە ڕێکخراوی حیزبی بوون لە دەڤەری زەرد و سەوز بەداخەوە کە کۆمەڵێک پێشێرکاری بەرامبەر مامۆستایان ئەکرا، بێدەنگیان نواندبوو لە کۆمەڵێک کارە. بەڵام خۆشبەختانە ئێمە هەر لە بیدایەتەوە وەکو لیستی مامۆستایانی کۆمەڵی ئیسلامی بانگەشەی ئەوەمان کرد دەبێ ناحەقی نەکرێ، بەیان نامەمان دەرەکرد، زۆر شتی تر. ئەوە بوو لە 2007 هەردوو ڕێکخراوەکە یا دوو دەفەرەکە بوونە یەک و تواندرا تا ڕادەیەک ئاسۆیەک ببیندرێت. بەڵام لە 2010 ئەتوانم بڵێم هەڵبژاردنێکی سەرتاسەری کرا کە سەرجەم لستەکان بەشدار بوون. ئێمەش وەکو لیستی معارەزە ئەو کاتە لەگەڵ دوو لیستەکەی تر بەشداریمان لە هەڵبژاردنەکان کرد. ئێمە وەکو لیستی کۆمەڵی ئیسلامی کە ئەو کاتە خۆم سەرۆکی یەکێتی مامۆستایانی کۆمەڵی ئیسلامی بووم، بە هاوکاری ئەندامەکان توانیمان زیاتر لە 9000 دەنگ بێنین لە سەرتاسەری کوردستان، هەر لە زاخۆ هەتاکو خانەقین کە دەنگی بەرچاو بوو بووە سەدایەک. وتوانیمان 42 ئەندامی کۆنگرەمان لە کۆنگرەی 12 لە 2011 وجودی هەبێ. لە ناو کۆنگرە ئێمە پێش کۆنگرە لەگەڵ لیستی گۆڕان و لیستی یەکگرتووی ئیسلامیە هاوپەیمانیەکمان پێکێنا بە ناوی لیستی هاوبەش. توانیمان لە کۆنگرە ئێمە وەکو لیستی مامۆستایانی کۆمەڵی ئیسلامی کە ئەو دروشمانەی کە کۆمەڵی ئیسلامی بانگەشەی بۆ کرد بۆ پشگیری لە مامۆستایان کە کۆمەڵێک خاڵی تیابوو پرۆسەی پەروەردە بە حیزبی نەکرێت. باشە مامۆستا ئەحمەد پێشەوەی بێنە سەر بەرنامەی کۆمەڵی ئیسلامی بە پرسیارەکە لێەوە دەست پێ بکەین. ئەسڵەن بوون و نەبوونی یەکێتیەکی وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان لە ئێستا و لە ڕابردوودا گرنگی ڕۆڵی چی بووە؟ یعنی توانیوێتی چ گرفتێک، چ ئاریشەیەک، چ پرۆژەیەک بۆ مامۆستایانی کوردستان جێبەجێ بکە؟ یعنی پرسیارەکە ئاواکەم ئەگەر مامۆستایان ڕێکخراوێکی وەکو یەکێتی مامۆستایانیان نەبووایە وەکە ئێستا هەیەە چی لە مەسەلەکە ئاگۆڕا؟ ئێمە وەکو ڕێکخراوی مامۆستایان کە من باسی 2011 ئەەکەم کە کۆنگرەکە بەسترا، پێشتر ڕەخنەیەکی زۆر لەو ڕێکخراوە هەبوو، بە حیزبی کرابوو، یعنی لە کۆمەڵێک شت هەڵوێز نەبوو، یهانەی مامۆستا ئەکرا تەعینات. ئێستا لەگەڵ پێشوو فەرقێکی زۆری هەیە. ئێمە لە 2011 کە کۆمەڵێ دروشمان وەک لیستی کۆمەڵی ئیسلامی بەرز کردبووەوە، یەکەم ئەندامبوون دەبێ ئارەزومەندانە بێ، ئەوان ئیجباری بوو لە ڕاتبەکان ئەیان بڕی. ئێمە توانیمان ئەوە نەهێلین. مەسەلەن یەکێ لەو خاڵانە، خاڵێکی تر لەو خاڵانە مەسەلەی سەرپەرشتیار مشریفەکان
لە بانگەشەی هەڵبژاردننی لیستی کۆمەڵ هاتووە سەرپەرشتیار دەبێت بە تاقیکردنەوە بێ کە هەتاکو ئەو کاتە تاقیکردنەوە نەبوو هەردوو لیست ڕێکەکەون لە بینی یەکتریا و کۆمەڵێکیان نەکردە مشریف و باقی لایەنەکانی تر تەسکیەی نەکردایە لەسەر ئەو لیستە نەبووایە حسابی بۆ ناکرا کە ئەمە زوڵمێ گەورە بوو بەڵام خۆشبەختانە کرا لە لیست لە بانگەشەی هەڵبژاردنە پرۆسەی پەروەردەی ئیسلامی کە خاڵێک بوو لەو خاڵانە تەنانەت مامۆسای مەسیحی دەرسێوتەوە لە هەندێک گوند کە بە بەڵگەوە هەمانە ئەوە نە پەراوێز کرا بوو ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی ئەو بابەشمان کردبوو خاڵێک لە بانگەشەی هەڵبژاردن ئێمە توانیمان پەروەردەی ئیسلامی سەرپەرشتیاری بۆ هەبێ و بانگەواز بکرێت بێنە سەر ئەسلی پرسیارەکە یعنی بوونی یەکێتیەکی لەم شێوازە یەکێتی مامۆسایان سوود و قازانجی گیانەوە بە توێژی مامۆسایان بە شێوازێکی گشتی یا تەنها ناوێکە و بارێکە و هیچی تر بە شێوازێکی گشتی بەڵێ کراوە کردنەکەش نسبەیە تموحی مامۆسایان بووە نەخێر لە تموحی مامۆسایان نەبووە و ناشبێ بەڕاستی بەو وەزع بێت چونکە ئێمە لە کۆنگرە بە تەوافق سکرتاریەت و هەیکەلی یەکێتی مامۆسایان کە 12 پێکمان هێنا وەکو لیستی هاوبەش ئێمە 57 پۆستمان بەرکەوت وەکو لیستی کۆمەڵی ئیسلامی 13 پۆستمان بەرکەوت لەگەڵ لیستی کوردستانیە ڕێککەوتین کە لە یەکێتی و پارتیە بوو بە تەوافقێکی حزبی بوو چکە ڕێکخراودا ئێمە چەند ئامانجێکیە یەکێکیان ڕەخنەگرتن لە حکوومەت لە ڕووی پەروەردەییەوە خاڵێکی تر بە پیشەییکردنی ڕێکخراوەکە کە لە حیزبایەتی دەرسێ خاڵێکی تر فشارکردنە سەر حکوومەت بۆ داکۆکی لە مافی مامۆستایان لە ڕووی مادی و لە ڕووی معنەویە و خاڵێکی تریش خاڵێکی بە نیشتیمانیکردن و نەتەوەیکردن یعنی بە نیشتیمانی و خۆشەویستنی نیشتیمان لەلایەن قوتابیان و مامۆسایانەوە ئەلەو بابانەوە ئیشمان کردووە ئەوەش لەبیر نەچێ ینی ڕێکخراوەکەمان کۆمەڵێک شت کراوە مەسەن وەختی خۆی 150,000 کە عێراق قەراریدا بۆ مامۆسایان لە 2011 و 12 هی ئێرە شملی نەکرد ئێمە داکۆکیمان کرد شملی کرد تەنانەت مامۆسایانی سەحەوانەکانی سەر چالەکانی یەکێتی مامۆسایان بە شێوازێکی گشتی با لە جەناب تۆ جارە دەست پێ بکەین جەناب نوێنەری کۆمەڵی ئیسلامی دەیەکێتی مامۆسایان لە سکرتارەتی ئەندامی سکرتارەتی بەرپرسی لە چ مەلەفێک ئێمە لە سکرتاریەت 7 پۆستەیە بڵێن ئەتوانین بڵێن لەو پۆستانە من سەرۆکی لیژنەی پەروەردە و بە دوواداچوون و داکۆکی لە مافی مامۆستایان کە ئەو لیژنەیە لە دوای 62 ئەو لیژنەیە هەر هەبووە ئەو بەشە من سەرۆکی ئەو بەشەم و ئەندامی لیژنەی ڕاگەیاندنیشم باش مامۆستا ئەحمەد ینی لیژنەیەکی گرنگە ئەوەی کە تۆ سەرپەرشتیەکەی ئەویش مافی مامۆستایانە لە ڕابردوو لە ئێستادا بەتایبەت لە ئێستا کە ئێمە بەرنامەی تیاتۆمارەکەین لە دوو پارێزگای هەرێمی کوردستان لە دوو ئیداری گەوری هەرێمی کوردستان پرۆسەی خوێندن وەستاوە بایکۆتە مامۆستایان لەسەر شەقامن ناڕازین ئێوە چیتان کردووە بۆی مافی مامۆستایان بگەڕێنەوە ئێمە لەبەرەوەی ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی حزبی و تەوافقیە بە سەراحەت ئێستا لە پەرلەمانیش لە ئەنجومەنی وەزیرانیش بڕیارەکان زۆر جام بەلاڕێ ئەبا بەڵام چەند کەسانێ بنە سوتەمەنی ئێمە لە ڕێکخراوەکەمان ئێمە ئیتفاقمان کرۆ هەر شتێک بێ بە تەوافق بێ بەڵام جار بەجار لەبەر ئەوەی لایەنەکانیان لیستی کوردستانی بە سەراحەت بانگراودی حزبی جار وایە بەکارهێنرێت لە ناو ڕێکخراوەکە ئێمە وەکو خۆ من وەکو سەرۆکی یەکێتی سەرۆکی ئەو لیژنەیە داکۆکی تەواومان کردووە پاڵپشتی تەواوی مامۆسایانمان کردووە هەر لە بەیاننامە هەر لە یادداشت بۆ حکوومەت هەر لە سەردانەکان زیاتر خاستەن لەم بواری مەسلەی موچە ئەوانە ئێمە فشارێکی زۆرمان کردووە بەڵام فشارەکە زیاتر ڕاگەیاندن و بەو شێوەیە بووە پرسیارێک مامۆستا ئەحمەد جەناب نوێنەری کۆمەڵی ئیسلامیت وەکو ئەندامی سکرتارەت وەکو بەرپرسی ئەو لیژنەی مافی مامۆستایان کۆمنتی تۆ لەسەر ئەو خۆپشاندان و ناڕەزایەتی و بایکۆتەی ئەو دوو پارێزگایی هەرێمی کوردستان پارێزگای هەڵەبجە و سلێمانی ئیدارەکانی گەرمان و ڕاپەڕین تۆ پێ دوایە ئەمە داوای مافی حەقی خۆیانەکەن یان تێبینی دێ لەسەری ئێمە من وەکو سەرۆکی لیژنەی داکۆکی لە مافی مامۆستایان بە تەواوەتی هەتا سەر هێزقان من پشتگیری ئەو خۆپیشاندانانە ئەەکەم لەبەرەوەی خۆپیشاندانێکی مەدەنیانەیە ئێمە لە منهەجەکە و لە پەیڕۆ و پرۆگرام هەیە ئێمە پشتگیری هەر خۆپیشاندانێکەکەین بۆ مافی ڕەوای خۆیان خۆپیشاندانی مەدەنیانە بێت ئاشتیانە بێ ئەنجا هەر فشارێ بێ لە فشارەکان تەنانەت بایکۆتی قوتابخانەکانیش بێ ئێمە لەگەڵیانین وە خۆم لەگەڵیانم پاڵپشتیانەکەم وە بەردەوامیش ئەگەر ئەو خۆپیشاندانانە ئەو فشارانە نەبێ بەڕاستی حکومت نایێتە سەرخەت ئێمە پێش ئەوەش تەئیدمان کردەوە ئێستاش پاڵپشتیان لێ ئەەکەم و داواشمان ئێستا لە عەبادی کردووە سەرۆکی وەزیرانی عێراق
کە بە دەنگ داواکاریەکان بێنەوە لەبەرەوەی حکوومەتی هەرێم ڕێز لە داواکاریەکانمان نانا، ڕێز لە پرۆسەی پەروەردە و خوێندن ناکە. ئێمە ئەمە 2 ساڵە ئێمە لەگە ئەم حکوومەتە بەڕاستی بەس حکوومەت نییە، ئەم حکوومەتەیە هەرچی بەڵێنی دا بە ئێمەی هەمووی شکاندووە. زیاتر لە 30 بەیاننامە و یاداشت و 5 سەردانی بەرزترین باڵای حکوومەتمان کردووە کە لە ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێم، بەڵام هەتای سەردانیان نەداوە. سەردانێکی سەرۆکایەتی هەرێم کرا لە ماوە ڕابردوودا، ئەویش بەڵێنی دا کە تا کاتی کردنەوەی دەرگای قوتابخانەکان باسی پێش مانگی نوێژەکەم گرفتەکانی مامۆسایان چارەسەر بکات. چی لێ سەوز بۆ سەردانە؟ ئێمە سەردانەکە لە 28 مانگی هەش بوو سەردانمان کرد لەسەر داواکاریەکانمان، کۆمەڵێک وعدیدا کە کێشەکان چارەسەرکە، بەڵام هەتاکو ئێستا بەڕەسمی هیچ وەڵامێک نەدراوەتەوە کە ئەوە بەڕاستی جێگەی نیگەرانی مامۆسایانە، جێگەی نیگەرانی ڕێکخراوەکەیە. بۆیە ئێمە دوای ئەوە بڕیارماندا لە 25دا ئەوە بوو گردبوونەوەیکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان لە هەر 12 لقەکە کردمان و بە هەولێر و دوهۆک و سۆران و ئاکرێوەش. بەڵام ئەوەی مامۆستا کە عەدەدەکە کەم نەبووە طبعا چاوسوکردنەوە و کۆمەڵی فشاریش هەبووە، بەڵام مامۆستا لەسەر داوای خۆی بێتە سەرجادا، یعنی دەبێت کۆمەڵی تەسحیە بدا بۆ ئەوەی مافەکان بێ. بەڵێ هەتاکو ئیستە نە حکوومەتی هەرێم، نە ئەنجومەنی وەزیران، نە سەرۆکایەتی هەرێم، هەتاکو ئیستە هیچ وەڵامێک نەدراوەتەوە بەڕەسمی وەڵامی داواکاریەکانمان. وەڵامەکانیش هەمووی مامۆستا ئەحمەد جگەل لە لەقەکان لە هەندێک شوێن ئەکتیڤن و دیارن لە ناو خۆپیشاندەرانان، بەڵام لەقەکانی دیکەیان و یەکێتی مامۆسایان بە شێوازێکی گشتی ینی زۆر سست ئەبینرێن، ینی هەڵوێستەکانیان لەلایەن مامۆستایانەوە زۆر بە ینی جێی نرخاندن نییە، گلەییانێ بۆ مامۆستایان گلەیان لە ڕێکخراوەکەی خۆیان هەیە. گلەی مامۆسایان لە ڕێکخراوەکە هەیە لەبەر ئەوەی ڕێکخراوە گلەیە من بەڵێ حەقا تەییدی مامۆسایانەکەم، بەڵام ئەوەش بە مامۆسایان ئەڵێم ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکە لەسەر ئەساسی حزبی تەشکیل بووە وەکو ڕێکخراوەکانی تر وەکو حکومەتوانە، بۆیە زۆر جا ئێمە فشار لەسەر خۆشمان نەکرێ. بەڕاستی من چەندین جار ئەتوانم بڵێم لەوەتی کارکردم هەتا ئێستا زیاتر لە 100 لێدوانم لە کەناڵەکان و نووسین وانە کرۆ ڕەخنەم لە ڕێکخراویش گرتووە، پاڵپشتی مامۆسایانیش بوومە، بە مامۆسایانی ناڕازیشەوە، هەمووشمان ناڕازین ئێمە بەڕاستی، بەڵام ڕێکخراوەکە لەبەرەوەی بانگراوەیەکی حزبی هەیە، جاروا هەیە بڕیارەکان بەڕاستی ناگاتە هین و چەندین جار ئێمە وەکو لیستی هاوبەش کە بڕیارەکان زانیومانە زوڵمە لە مامۆسایانەکرێ یان نەی پێکاوە، ئێمە بەیاننامەی سربەخۆمان دەرکردووە دژی ڕێکخراوەکە و پشگیری لە مامۆسایانیشمان کردووە چەندین جاریش. ئەوەی کە مامۆسایان گلەیەکەن ئەڵێن یەکێتی مامۆسایان بەس ئیشی بەیاننامە دەرکردنە، فعلەن ئەم ڕێکخراوە ئەبێ بەس ئیشی بەیاننامە دەرکردن بێ یان ئیشی فعلی تری ئەبێ بکات لە پێناو بەرژەوەندی لەو توێژەی کە ئەم نوێنەریانە. نا ئێمە بەیاننامەشمان دەرکردووە، یاداشتیشمان نووسیوە، ئێمە یاداشمان بۆ ڕێکخراوی ئای ناردووە کە ڕێکخراوی مامۆسایانی جیهانیە، 32 ملیۆن مامۆسای هەیە لە 72 دەوڵەتایە، ئاگدارمان کردوتەوە لە هەموو کەم و کورتەکان. خۆم سەردانی مالیزیامان کردووە، سەردانی لوبنانم کردووە، سەردانی تورکیا. ئەم یاداشتامان داوەتە حکوومەت، داوەتمانە ئای بۆ بەرگری لە مامۆسایان و پارەکەش ئێمە 3 ڕۆژ بایکۆتی قوتابخانەکانمان کرد، لە ئەوە بوو دەڤەرێک جێبەجێ کرد، دەڤەرێک جێبەجێی نەکردووە. مامۆسایانمان سەرپشک کرد لقەکان لەوەی کە بایکۆت ئەکەن یان نایکەن. ئێمە لەم ئاخیرە بە کۆبوونەوەی ئەنجومەنی تەنفیزی ئەوە لقەکانە جاروا هەیە سستی یان جاروا هەیە بانگراودە حزبەکەیە زاڵە بێ بەسەر وە. زۆر باشە بەشێک لە مامۆستایان ئەو بڕیارەی ئەنجومەنی تەنفیزیەکێتی مامۆستایانیش بە جۆرێک لە خۆدسینەوە ناوە بن، ئەڵێن لقەکانیان سەرپشتە کردو، بەڵام بۆ خۆیان هەڵوێستیان نێوەکو سکرتاریەت بە شێوازێکی گشتی. ئەم ڕخنەی مامۆستایان تا چەند دروستە؟ ئێمە ڕخنەکە تا ڕادەیەک دروستە، لەبەرەوەی ئێمە وەکو سکرتاریەت ئێمە لقەکان تەوزیع کراوە لەسەر ئەو لستانە بە سەراحەت، ینی کە ئێمە بڕیارمان نەدا، چونکە جارتر بڕیارماندا لە هەندێک دەڤەر جێبەجێ نەکرا، ئەو کاتەش دەبێت ئیجراعات کێشەش بوو لە بینی هەردوو لەس بەڕاستی. بۆیە ئێمە لقەکانمان سەرپشکەوە، لەبەرەوەی لقەکانیش پێکاتەی هەمان سکرتاریەتە، ئەوان وەزعی خۆیان و شێوازی خۆیان نەزانن، ئەوان بڕیار بدەن ئێمە پشگیریانەکەین، لەبەر ئەوەی یەکێک لە خاڵەکان بڕیارەکانمان بڕیارەکە جێبەجێ ناکرا. باش بێگومان بگەڕێنەوە سەر لیستی مامۆسایانی کۆمەڵی ئیسلامی لە هەڵبژاردنەکانە کە وەزان پێش 4 ساڵ لەمەوە پێش بوو بۆ یەکێتی مامۆسایان کرا،
کۆمەڵێک بەرنامە و دروشم و بەڵێنی دا بە مامۆستایان. ئەکرێ بزانین گرنگترین خاڵەکانی ئەو بەرنمەیە چی بوو و تا ئێستا مامۆستا ئەحمەد کەرکووکی و کۆنیۆنەری کۆمەڵی ئیسلامی چەنی لەو بەڵێنانە لەو دروشمانەی لیستی مامۆستایانی کۆمەڵی ئیسلامی جێبەجێ کردو لە ناو سکرتارەتی یەکێتی مامۆستایانە. بەڵێ ئێمە لە ئەو خاڵانەی کە دروشمی لیستی مامۆستایانی کۆمەڵ بوو کە لە 2010 بۆ هەڵبژاردنەکانە ئەنجام درا لە بۆ کۆنگرەی 12 یەکێتی مامۆستایان خۆی تقریبەن لە 14 خاڵ ئەبینی کە خاڵە سەرەکیەکانەوە بوو یەکەم ئەندامبوون وەکو لە ناو ڕێکخراوەکە ئارەزوومەندانە بێ. پێشتر ئەندامبوون ئیجباری بوو لە ڕاتبەکەت و موچەکەت ئەبرا ڕازی بووی ڕازی نەبووی بۆ ڕێکخراوە لە موچەکە ئەبرا ناڕزایەکی زۆر هەبوو. خاڵێک لەوانە ئەو دروشمەمان ئەو خاڵە بوو ئەو خاڵە توانیمان جێبەجێکەین لە کۆنگرە دەنگیشی هێنا و ئەو خاڵە ئیلخا بووە. خاڵێکی تر ئەوە بوو کە بەستنی کۆنگرەیەکی پەروەردەیی لە 2010ەوە کۆنگرەی وەزارەتی پەروەردە کۆنگرەی ئەنجام نەدابوو هەتا 2011 تقریبەن ئەکا 4 ساڵ زیاتر خۆی منهەجی خۆشیانە لێ 2 ساڵ جارێک کۆنگرە و کۆنفرانزە بەسرێ. ئەوە بوو داوامان کرد چەندی جافشارمان کرد خۆشبەختانە ئەو کۆنگرێژ لە پارەکە ئەنجام درا دوای چەند ساڵێک تقریبەن 10 ساڵ زیاتر ئەنجام درا و توانرا کۆمەڵی گۆڕانکاری لەسەر بکرێ. خاڵێکی تر لەوانە داکۆکی لە مافی مامۆستایان یعنی وەکو ئەوە بوو تم پەروەردەی ئیسلامی لەوانە بوو ئێمە بە پرۆژەیەک هەرچی کەم و کوڕیەکان هەیە لە سکرتاریەت پرۆژەیەکمان ئاراستەی پرۆگرامەکانی حکومت کرد لەسەر هەموو کەم و کورتەکانی پەروەردەی ئیسلامی خۆشبەختانە بۆ منهەج و لیژنەشیان بۆ دانا و ئیشی لەسەر کرا. بەڵام لەسەر ئەمە ینی ئێستش دایکان و باوکان بە جۆرێک لە جۆرەکان گلەیانێ دەوترێت وانەی ئاین وەکو وانەی وەرزش و وێنەی لێ هاتووە هەفتەی جارێک یا 2 جارە و خراوەتە ئاخر دەرسەوە یان ناخوێنرێ یا مامۆستای وانەکانی تر بە بیانووی دواکەوتنیان لە پرۆگرامەکە ئەو دەرسە وەرەگرن وانەی بیرکاری کوردی عەرەبی بابەتی کەیتیا ئەڵێنەوە. ئێستش وەک پێویست بابەتی ئاین گرنگی پێ نەدراوە. مەڵێ لەگەڵ ئەوانم ڕاست دەکەن لەبەرەوە گرنگی پێ نەدراوە لەبەرەوەی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بە حیزبی کراوە هەر لە وەزیرەوە هەتا خوارەوە هەرچی مدیرەکان هەیە لەم کوردستانە زیاتر لە 7000 بەڕێوبەر هەیە نزیکەی 8000 یاریدەدەر هەیە هەمووی بە حیزبی کراوە. ئەم حیزبیش تەوجی لە حیزب وەرەگرێ نەک لە پەروەردە بەڕاستی ئەوە بارێکی گەورە و گرانە. تەنانەت ئەو لیژنانەی کە دایانن بۆ پرۆگرامەکان لەگەڵ ڕێزم بۆ هەندێکیان حیزبیانە دەستکاری ئەو پرۆگراماکەن کەسی شیاو دانانن لەو شوێنانە ئەمانە و ئەو بەڕێوبەرش بە کەیفی خۆیەتی بانگراودەکەی جاروایە هۆکارە کە پەروەردەی ئیسلامی هەرلا بدا. منەڵێ مامۆسای مەسیحی دەرسی وتۆتەوە لە گوندەکان بۆ پەروەردەی ئیسلامی ئەمە بێسەروبەری حکوومەتی هەرێمە لەبەر ئەوەی خاڵی لەو خاڵانە فەلسفەی پەروەردەمان نییە لە هەرێمی کوردستان. فەلسفەی پەروەردە بەو معنایی کە ئەم قوتابیە بە چ شێوەیەک ئاراستە ئەەکەی لە ڕەوزە لە سەرەتایی لە بنەڕەتی لە دواناوەندی ئەمانە هەمووی دەبێت فەلسفەی تایبەتی خۆی هەبێ لە ڕووی ڕەوشتەوە کە ئاڵێ وەزارەتی پەروەردە و پێگەیاندن بەس پەروەردە نییە بەڕاستی. ئێمە ڕخنەی زۆرمان لێ پەروەردە ئێستا بەرەو قەیرانە ڕوە دەوام لەم لاوە 50 ڕۆژ زیاترەوە بۆ 2 مانگ دەوام ناکرێت لە دەڤەری ئەو لاش هەفتەی 3 ڕۆژ و 2 ڕۆژە 3 دەرس و 4 دەرزە ئەمە هەمووی پینە و پەڕۆیە ئیشەکان بەڕاستی کەوتۆتە قەیرانێکی گەورەوە بۆیە ئێمە داوامان کرد لە حکومەت و ڕێکخراوە جیهانیەکان لە یۆنسکۆمان ئاگادار کردوتەوە پرۆسەی پەروەردە بەو شێوەیە بێ شکستێکی گەورە هێنێ قوتابی دەرئەچێت داناگەر شکستیانە شکستی هێنا حکوومەتیان یا حکوومەت نەخێر مامۆسایان بە هیچ شێوەیە بەرپرس نییە حکوومەتی هەرێم بەرپرسە وەزیری پەروەردە بەرپرسە وەزیری خوێندنی باڵاش ئەویش بای ئەو کەم نییە ئەویش لەو خراپترە لە وەزعەکەیە لە پلەمەندی وەزارەتی لە زانکۆکانە لە چەند هەزارەکانە ئێمە بەرپرسی یەکێتی مامۆسایان هەردوو بەشین وەزارەتی خوێندنی باڵاش بەڕاستی ئەویش کەم وەکەم هەموو ساڵێ 13-14 تەلەبەت وەرناگرترێ ئەمە فەلسفەی پەروەردەمان نییە. دووەم یاسای پەروەردە نییە یاسایەکە بێ ئەمە ڕێک بخە پێشێلکاری بەرامبەر زۆر باشە بینەوە سەر بەڵێنەکانی لیستی مامۆستایان چیکی کردووە خاڵی گرنگ چی هەبوون توانیوتی لەماوەی ئەم 4 ساڵە جێبەجێیان بکات. ئەو کاتە لە یەخستنی موچەی هەردوو دەڤەر هەبوو کە کێشەیەکی زۆر گەورە بوو جیاوازی هەبوو بەڵێ جیاوازیەکی زۆر هەبوو لە موچەی دەڤەری سلێمانی و هەولێر لە لیستی کۆمەڵ یەکێک لە بانگەشەکان یەخستنی ئەو موچە بوو خۆشبەختانەیە وەکو سەرۆکی لیژنەکە پرۆژەماندایە حکومەت فشارمان کرد ئەو کێشەیە نەما هەردوو موچەکە پلەبەندیەکی تەواوی بۆ کراو ئەو کێشەیە نەما ئەو کاتە ئەوە خاڵێ لە خاڵەکان بەرزکردنەوەی ئارسی مامۆستایان ئەوانەی دوبلۆمیان هەیە
لە 160 مامۆستایانی هەرێم کە زیاتر لە 126,000 مامۆستای هەیە وەزارەتی پەروەردە لە 160 هەڵگری دوبلۆم بوو کە یەکێک لە بانگەشەکان ئەوە بوو چارەسەرێک بکرێت بۆەوەی ئاسی دوبلۆم بکرێتە بەکەلۆریۆس. خۆشببختانە ئێمە دوای ئەو هاوڵ و تێکۆشانە بە لیژنەکەەوە توانیمان خوێندنی ئێواران بۆ مامۆسانی هەڵگری دوبلۆم لە سەرجەم شارەکان بکرێتەوە و ئێستا خۆشببختانە ئیمساڵ زۆر زەر کۆم بۆتەوە خوێندنی دوبلۆم زۆر بڵێن بەکەلۆریۆس زۆر بووە. ئەوەش یەکێک بوو لەو ئامانجانی کە لستی مامۆستایانی کۆمەڵی ئیسلامی و پاراستنی کەسایەتی مامۆستایان پێشێ لەکرا لێ ئەدرا لەلایەن قوتابیەوە لەلایەن دەسەڵات لەلایەن ئاسایشەوە جاروە هەبوو. ئەمە ئێمە پرۆژەیەکماندایە پەرلەمان خۆشببختانە ئەویش چوە بواری جێبەجێکردن کە بەرگری لە مامۆستایان بکرێت بە هەموو شێوەیەک و فشاریش بخرێتە سەر حکومەت. ئێستا پێشێلکاریەکان تا ڕادەیە کەم بۆتەوە. بەڵام مامۆستا ئەحمەد بیرت نەچێت لە ئێستایە گەورەترین پێشێلکاری بەرامبەر مامۆستایان حکومەتێکە بۆی کە ڕوبع موچەکانیشان لە کاتی خۆیان نایەتێ و بەدەم داواکاریەکانیشانەوە ناچێت لەسەر ئەمە. من باسی پەرلەمانەکەم کە ئێستا پەرلەمان پەک کەوتووە چکە ئەوان چاودێری دەبواە وەزعەکە بکەن باسی حکومەت ناکەین. بەڵێ حکومەت ئێستا خۆی پێشێلکاری بەرامبەر مافی مامۆستایانەکە ڕوبع موچەی بە نایاسایی لەسەر مامۆستایان فەرز کردووە. ئێمە ئەم خاڵانەمان هەمووی داوەتە نەتەوە یەکگرتوەکان بە کتابی ڕسمی و بە یۆنسێف و یۆنسکۆ و ئای و منەظەمەی بەریتانی کە نامەیان خودیان بۆ عەبادی و بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم نردووە کە ئەمانە بەڕاستی جێگەی قبوڵ نییە. ئێستا حکومەت زوڵم و پێشێلکاری مافی مامۆستایان ئەکا مامۆستایانیش مافی خۆیانە هەر هەڵوێستێکی مەدەنیانە بەرامبەر ئەم حکومەتە بگرن بۆ ئەوەی بەڵێنەکان جێبەجێ بکە بۆ ئەوەی کەسایەتی مامۆستای بمینێت کە بەداخەوە ئێستا کەسایەتی مامۆستایان لە کەدار بووە. مامۆستا ناتوانێت بە ڕوبع موچەوی نایاسایی خۆی و منداڵەکانیشان ڕخنەیە تریشم لە حکومەت هەیە زۆر جا باسی برا پێشمەرگەکانەکەن منداڵی پێشمەرگە و شەهید کە ئەنەهوو مامۆستا هەر منداڵی نییە زیاتر لە 400,000 قوتابی لە کوردستان منداڵی مامۆستایە کە لە 136,000 مامۆستا پێکاتووە. بۆیە بەڕاستی ئەمەش یەکێکە لە پێشێلکاریەکان و خاڵێ لەو خاڵانەی لستی مامۆستایانی کۆمەڵ ئەوە بوو کە وەرگرتن بۆ ماستێر و بۆ دکتۆرا لەسەر ئەساسی تاقیکردنەوەکان بێ. خۆشببختانە ئەوە بوو کە پرۆژەی توانەسازی و کۆمەڵی پرۆژە هینی کرد و کۆمەڵی مامۆستاش لە دەرەوەی وڵات بگرە کۆمەڵی مامۆستا کە لە دەرەوەی وڵات دەیان خوێن کە ئاهاتنەوە هەرێمی کوردستان شەهادەکانیان بۆ تعدیل ناکرا. لیژنەکەی ئێمە بوو وەکو سەرۆکی لیژنە فشارمان کردە سەر ئەنجومەنی وەزیران و خوێندنی باڵا کە ئەوە جێبەجێکرا بڕوات بێت مامۆستا هەبوو خەریکی دکتۆرا بوو لە هیند لە مالیزیا کە چوینە مالیزیا کۆبوونەوەمان لەگەڵیان کرد هەموویان گرفتیان ئەوە بوو کە شەهادەکانیان تعدیل نەکرێ و موچەکانیان بۆ نابرێوانی توانەسازی توانیمان گەڕاینەوە سەردانی حکومەت و وەزارەتی داراییمان کرد ئەوەمان بۆ جێبەجێ کرد. ئەمە لە ڕێی لیژنەکەەوە بوو بە هاوکاری سکرتاریەت مامۆستا لە هیند خێزانەکانیان وەکو سوحبە لەگەڵی بوونە موچەیان هەبووە وەزارەت بڕیارێکی دا موچەکان ببڕێ لەو مەودووە هی ئەوانیشی شومل کرد. ئێمە توانیمان کۆمەڵێک مامۆستا لەوە ڕزگارکەین لە ڕێی لیژنەکەمان. مامۆستا سزن کراوە چەندین مامۆستا پێشێل کراوە لە بلە لە بەرزان لە منتیقەی هەولێر. ئێمە توانیمان لەگە وەزارەتی داخلی قسە بکەین و نامەش بنێرین دوای ماوەیەک ئازاد کران و لە ڕاگەاندنیش باسمان کردووە ئەوە نەبێ هەر بێ دەنگ بووینە. یعنی کۆمەڵێک ئیشکراوە خانووی نیشتە جێبوون کە پێش کۆنگرەی 12 3,000 خانووی نیشتە جێبوون بۆ مامۆستایان دابین کرابوو لەلایەن کۆمپانیای ڕەسەنەوە بەڵام یەکێتی مامۆستایانی پێش و ئێمە کە بە حزبی کرابوو بە هیچ شێوەیەک سەریان بۆەوە نەبردبوو بە هیچ شێوەیەک ئەوەیان نەکردبووە. یعنی بە دوواداچوونی بۆ بکەن ئێمە بە دوواداچوونمان کرد توانیمان هەر 3,000ەکە بچێتە بواری جێبەجێکردن بەڵام بە پارەی خۆیان کە مامۆستا هەبوو زیاتر لە دەفتەرە 2 دەفتەر قانزازی کردووە. بەڵام هەر لە 2006 هەتاکوی ئێستا حکومەت یەک پارچە زەوی بە مامۆستایان تەوزیع نەکردووە. ئەمیش بەڕاستی پێشێلکاری مامۆستایانە حکومەت ئەوها بەرامبەریانی کردووە. بەردەوام داوامان کردووە بەردەوام ئیشەکانمان بە پرۆژە بووە داوەتمانە حکومەتی هەرێم بە پرۆژەش متابعەمان کردووە. باشە چ خاڵێکی گرنگ هەیە لە باڵبین بەرنامەی لیستەکەی ئێوەیە جێبەجێتان نەکردووە کاری جێبەجێ نەکردنەکەی چی بووە؟ ئەو خاڵەی مەسەلەن کە گرنگە ئێمە هەتاکویسە جێبەجێمان نەکردووە ئەوە بوو مەسەلەی کۆنگرە پەروەردەیەکە جێبەجێ کرا بەڵام نەچووە بواری عەمەلیەوە کە ئەوە بەڵێ لە بڕیار و ڕاستپاردەکانی کۆنگرەی وەزارەتی پەروەردە کۆنگرەی حوتەمیان
ئەتوانم بڵێم یەک خاڵی جێبەجێ نەکرا کە زیاتر لەوانەیە بڵێم لە 200 میلیۆن دیناری بۆ سرف کرا 250 میلیۆن یعنی خاڵێک نەهاتە جێ یەکێک لەوانە کە ئێمە داوایمان کە کەسی شیاو بۆ شوێنی شیاو لە لیستی مامۆسایانی کۆمەڵ بانگەشەی بۆ کرا مامۆسا مدیرەکان بە حزبی کراون کە لە پرۆژەکە دامان نا 4 ساڵ جارێ بەڕێوەبەرەکان ئەگۆڕێن لە کوردستان بەڵام جێبەجێ نەکرا. ئەمانەتان بۆ جێبەجێنەکانی هۆکاری چی بوو بەشێک لە ینی بەڵێنەکانی خۆتان بۆ جێبەجێ نەکراوە گرفتان بۆ دروست کراوە لەمپەری سیاسی هەبوو چی بەس بەنسبەت بەڵێنەکانمان ئێمە لە 180 بەڵێنەکان ئەو لە کردەوە ئەو لە 120 ماوە حکوومەتە وەزارەتی پەروەردەیە ئەرقەلەت بۆ دروستەکە ئاستەنگت بۆ دروستەکە ئێستا ئێماڵین بەڕێوەبەرەکان بە پێی تاقیکردنەوە بێ نایکات ئەم لا ئەولا دۆزێت 4 ساڵ جارێ لە بڕیارەکەی خۆی ئەڵێ بەڕێوەبەر دوای 4 ساڵ لا ئەدرێت کەسی تر دانرێ هەتاکویسە جێبەجێ نەکراوە سەرۆکی زانکۆکان زۆر جێبەجێ نەکراوە ئەمە لامپەرەکە حکومەتە وەیلا ئێمە داواشمان کردووە و فشاریشمان کردووە بەڵام حکومەت و وەزارەتی پەروەردە وانەیە نایکە لەسەر لەمپەرەکان زیاتر قساکەن ئێستا کاتی پشووە دوای پشوەکە دێمەوە خزمەتت ئەزان و خۆشەویستان بەرنامەی خزمەت بەردەوامە بێت پاش پشوویەکی کەم. دووبارە سڵاو بەڕێزان من دانا محەممەد لە بەرنامەی خزمەتەوە لەگەڵ میوانی ئەم بەرنمەیە مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتارێتی یەکێتی مامۆسایان لەگەڵتانین. دووبارە سڵاو مامۆستا بە بینە سەر لەمپەرەکان بە شێوازێکی گشتی یەکێتی مامۆستایان و تۆش کە نوێنەری کۆمەڵی ئیسلامی لە یەکێتی مامۆسایان ئەو لەمپەرانە چین کە لە بەردەمتانان بۆی کە بە جوانی خزمەت بە توێژی مامۆسایانکەن لەمپەری سیاسیتان لە بەردەمایە ئابووریتان لە بەردەمایە چی ئەو لەمپەرانە؟ ئێمە لەمپەرەکان بەڕاستی ئەوەی کە خزمەت ناکە ئێمە لەمپەری سیاسیە بەڕاستی دەستێوەردانی حزبی کە ئەوە خاڵێکی سەرەکیە و ئێستاش بۆتە دارایی وەلیلا پێشتر دارایی نەبوو کە وەزارەتی پەروەردە هەموو جا ئێمە کۆمەڵی پرۆژەمانەدا ئەماوەند فەلسفەی پەروەردەتان نییە فەلسفەی پەروەردەدانن ئیتیجاهی کوردستان بە چ لایەنێکەوەیە ئێمە خۆ لەگەڵ ئەوەین سیستەمی تازە هاتووە پرۆگرامی تازە ئێمە لەگەڵ ئەوە نین کۆپی سیستەمی دەرەوەی وڵات بکرێ ئێمە چەندین جا لە پرۆژەکانمان لە ڕووی کەلتوری لە ڕووی ئاین لە ڕووی هەڵکەتەی منتیقەکە ئەمانە دەبێت ڕەچاو بکرێ بەڵام تەنانەت ڕەچاو نەکراوە کە فەلسفەی پەروەردە نەبوو لەمپەر ئەوە کە یاسایەک نەبێ وەزارەتی پەروەردە لەسەری بڕوە کە ئەوە گرنگترین شتە ئێستا پێش پەخستنی پەرلەمان یاسا هەبوو پرۆژەیەکە بوو بۆی لە پەرلەمانین کرێ بەڵام بەداخەوە ئێستا سێ یاسایان داناوە هیچی جێبەجێ نەکراوە یعنی هیچی دەنگی لەسەر نەدراوە یاسای وەزارەتی پەروەردە کە ئەمە بەڕاستی زۆر کێشەیە ئەجا بۆیە بەڕاستی ئێمە دەستێوەردانە حزبیەکە لە هەمووی خەتەرترە لە هەمووی ناڕاحەتترە چکە ئەمانە ئەوە 18 ساڵە بەڕاستی زیاتر ئەم مەسائلی حزبی بە حزبیکردنی پرۆسی پەروەردە و پێگەیاندن کارەساتە هەر ئەمەش مامۆستا ئەحمەد وای کردووە یەکێتی مامۆسایان نەبێتە جێ ئومێدی مامۆسایان بەگشتی باڵێ ئێمە هەتاکو مەسلەی کە وتمان مامۆسایان ئارەزوومەندانە بێت بۆ ئەندامبوون ئارەزوومەندانە بێ بە سەراحەت بۆی ڕێکخراوی تر دروست بکرێ چکە تۆ قۆڕق بوو جاران لە غێری ئەو ڕێکخراوە تەنانەت تەنها ڕێکخراوە ئەتوانم بڵێم لەگە سندیکای ڕۆژنامەنووس لە پەرلەمانەوە هینی هەیە یاسا و شتی بۆ دانراوە کە ئەوە نابێت دەبێت هەموو ڕێکخراوەکان لە کۆمەلگەی ڕێکخراوەکان بێت بۆی ڕێکخراوی تر هەبێت ناڕازی هەبێت زۆر احتیادیە ئەمانە هەمووی لەمپەر بووە پێشتر دروست کراوە ئێمە توانیمانە بەڵام لەمپەرەکان بەردەوامن بەڵێ ئەرەوەڵا حکوومەت بە هەموو شێوەیەک ئێمە پۆرینمان کردووە فشارمان خستۆتە سەریان تا ڕادێک یعنی ئێمە ئێستا ئەندامی لە ڕێکخراوی ئی‌آی تەنانەت زۆر جا ئێمە پەنامان بۆ ئی‌آی بردووە کە دەدەخول بکات لە مەسلەی موچەی مامۆستایانە لە مەسلەی پرۆسی پەروەردەیە لە مەسلەی قەیرانەکانە لە مەسلەی ژینگەی قوتابخانەیە ئاخر ژینگەی قوتابخانەش خاڵێکە لەو خاڵانە زۆربەی قوتابخانەکان لە 150 قوتابخانەکان لە نزیکەی 7000 قوتابخانە پێویستی بە نۆژنکردنەوە هەیە ژینگەکەی مولائیم نییە هەندێکی وەکو سزنە کۆمەڵی قوتابخانە پێویستی بە ڕوخاندن هەیە کۆمەڵی قوتابخانە هەیە پۆلەکان 50 قوتابی 60 قوتابی تەندروست نییە ستاندەری جیهانی نییە ئەمانە پێشتر حکومەت ئێمالی کردووە لەبەرەوەی میزانی لە 105 بۆی دانابوو باشە چۆن ژینگەی قوتابخانە ئامادە نەبێ بەڵام ئەویسترێ سیستەمێکی سویدی لەسەر جێبەجێ بکرێت ئەمە چۆن یەکەگرێتەوە ئاخە بۆیە ئەڵێن سیستەمی سویدی و ژیانی ئەفریقی بەڕاستی ئەمە جێی داخە ئێمە
وتومانە لە پرۆژەکانشمان یەکێتی مامۆستایان ئەم سیستەمە سویدیا با لە سێپارێزگاکە لە چەند قوتابخانەیەکی نموزەجی بێ تەجروبە بکرێت چونکە ئەم سیستەمە بەناو سویدیە خۆ سویدینە لە لەبنانە لە ئەهلیەکانیشە لە حکومیەکانیش نییە جێبەجێکراو لە دەوڵەتێکی تر لە ئیماراتە نەچۆتە بواری بەڕاستی ئەم سیستەمە بۆ ئێرە دەست نادا ئەم سیستەمە بۆ شوێنێکە بێ ڕۆژانە 6 تا 8 سعات دەوام بکرێ ئەم سیستەمە بۆ ئەوەیە 25 قوتابی لە قوتابخانە هەبێ ئەم سیستەمە بۆیە قوتابخانەیەکی ژینگی بێ بۆ هاوین فێنکەرەوەی بۆ زستان گەرمکردەوەی هەبێ بەداخەوەی ئێمە بە زستان دیوار ئەرخێ و لافاوە بێ و ئاو ئەبرێ قوتابی ئەخین کێ و ئەمانەیە بەڕاستی ئەم حکومەتە بەڕاستی هەر وەک پینۆپەڕۆ ئیشەکانی بردۆتە سەر ئەم حکومەتە زیاتر لە 100 بینایی حکومی وەزارەتی پەروەدە لە ژێر دەستی حزب و ڕێکخراوەکانە ئەوە زیاتر بۆ 15 ساڵە داوامان کردو هەتا ئێستا حیسابی بۆ ناکرێت. بەڵام ئەحمەدۆ بزانم ئێوە کولیستی مامۆستایانی کۆمەڵی ئیسلامی پرۆژەتان نەبوو بۆ هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە ئەگەر کەمی لەسەر و پرۆژەی قسەم بۆ بکەیت چی بۆ پرۆژەی کە هەتان بۆ دو وەزارەتە گرنگی حکوومەت ئێمە پێرارەکە کۆنفرانسێکی پەروەردەییمان کرد وەکو لیستی مامۆستایانی کۆمەڵی ئیسلامی کە ئێستا پێشەنگە کۆنفرانسێکی پەروەردەییمان کرد 6 خاڵمان دەستنیشان کرد لە کەم و کورتەکان مدیر تەربیە و وەزارەت و هەموویمان بان کرد یەک پرۆژەیەکی پخوت بۆ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵامان نرد کە ئەمە بەم شێوە ئەبێ هەر لە ژینگەی قوتابخانە و لە مافی مامۆستا و ئاستی خوێندن و هەموویمان باس کرد بەڵام بەداخەوە تا ئێستا وەڵاممان نەدرایەوە شتەکان وەکو ئەوانەی تر پرۆژەکانی تر شادرایەوە و لەبەرەوەی مدیر عامەیە 20 ساڵە هەر خۆیەتی هیچ داهێنانی نییە لاش نادرێ لەبەرەوەی ئەمە حزب دایناوە بە ئەمری حزبی شەڕوا بۆیە بەڕاستی پرۆژەکان پرۆژەی زۆر گەورە بوون تەنانەت لە ڕێی ئەندام پەرلەمانەکانی خۆشمانەوە لە ڕێی لیژنەی پەروەردەی پەرلەمانیشەوە دامانت دەستیان سەردانیشیانمان کرد کە ئەوانیش چاودێری کۆنفرانسەکەیان کرد لە ڕێی ئەوانەوە بەڵام بەداخەوە هەتاکو ئێستا پرۆژەکە جێبەجێ نەکراوە بەڵام ئێمە وەکو لست توانیمان وەکو یەتی مامۆستایان وەکو نوێنەرەکانمان لەوێ ئیشی خۆمان بکەین و نەوەستین و بەردەوام بین لە فشارەکان باشە بەشێکی تر لەوەی کە سنووری شالاکیەکانی ئێوەی بێگومان ناوچە کوردستانیەکانە کە لە هەرێمی کوردستان دابڕاون ئەوەی کە پێوتر ناوچە کوردستانە کێشە لە سەرەکانیان لە دەرەوەی ئیداری هەرێم ئێوە چیتان کردووە لیستی مامۆستانی کۆمەڵ لە ناویەکێتی مامۆستانیان وەکو یەکێتی مامۆستایان چیتان کردۆ بۆ مامۆستایانی کەرکووک و باقی ناوچەکانی تر وازم ئەوانیش گرفتیان هەیە ئەوانیش لە بینی بەرداشتی هەولێر و بەغایە بەڕاستی بە زۆرێک لە جۆرەکان مافەکانیان پێشێل کراوە حەزەکەم لەسەر قسەم بۆ بکەیت بەنسبەت منطقەی ناوچە دابێنراوەکان ئەتوانم بڵێم بە تایبەتی کەرکووک و خانەقین و بەشێ لە مووسی شەگرێ کە زیاتر لە ئەتوانم بڵێم 12,000 مامۆستا بەگشتی لە کەرکووکش نزیکەی 6500 مامۆستا هەیە کە گەڕاون پیانەڵێ گەڕاوەکان یان بە ئاوارە حیسابەکرێن کە گەڕاوەتینە سەر ئەسلی خۆمان ئێمە لە پرۆژەکەمان خاڵێ لە خاڵەکان چارەسەرکردنی کێشەی ناوچە دابێنراوەکان مامۆستایان چونکە مامۆستایانی ناوچە دابێنراوەکان لەلایەن حکومەتی هەرێمەوە بێبەش بوونە لە ئیمتیازات وەلایەنی حکومەتی مرکزیەوە بە هەمان شێوە هیچ ئیمتیازاتێکیان بۆ ناکرێ کە زەوی دابە شەکری هیچی نایدا ئەڵێن ئێوە گەڕاون حکومەتی هەرێمیشەڵێ لای ئێمە نین موچەکەیە تەنیا موچەکەیە حتا سیستەمەکە کە هاتووە ئەم سیستەمەی هەرێم حکومەتی بەغا تاقیکردنەوەکان لەسەر ئەوەیە سیستەمەکەش ئایدی هەرێمە یا کێشەی سەرپەرشتیارەیە کێشەی مامۆستایانەیە کێشەی کەمی بینایە هەیە یعنی کۆمەڵێک کێشەیە ئێمە توانیمانە تا ڕادەیەک مەسلەی بۆ مشریف وەرگتن تا ڕادەیەک خاڵەکان وەرگتن هەبووە بە ڕێژەیەکی بەرچاو بەڵام کێشەکان هەتاکو ئێستا ماوەتەوە کە مامۆستایان هەتاکو ئێستا موچەیان لە هەرێمە گەڕاوەتنەوە شاری خۆیان لێرە مامۆستایانی عەرەب و تورکمان لەبەر چاوی تۆ لە نەفسی قوتابخانە زەوی ئەدرێتێ موچەی تەواوی لە بەغاوە بۆ دێ سلفای عقاری بۆ ئەدرێ بە کەفالەت وەرەگرترێ لە مەحکەمەکانی کەرکووک بەڵام مامۆستایانی گەڕاوی ناوچە دابێنراوەکان هیچ حسابی بۆ ناکرێ مامۆستا ئەحمەد ئەو مامۆستایانش سیستەمی پاشەکەوتی موچەیان گرێتەوە یعنی ئەوان نیش ئەوانەی کە لە هەرێمە موچەیان بۆ دێ مامۆستانی لە کەرکووک و ناوچەکانی دیکەن ئەوانش بە هەمان شێوە ڕوبع موچە وەرەگرن و لە بە دوو مانگ جارێ وەرەگرن یا حسابی تایبەتیان هەیە بەڵێ مامۆستایانی ناوچە دابێنراوەکانی گەڕاوی حکومەتی هەرێم هەمان کێشەی هەرێم مامۆستایانی هەرێمیان هەیە زیاترە کەمتر نییە چکە ئێمە لە بەڵام مامۆستاکانی هاوشانیان کە سەر بە بەغان هیچ کێشەیەکیان نییە موچەی تەواو وەرەگرن زەویش تەوزیعکرێ ئەدرێ پیان لەم کەرکووکە بە نەوتی خەڵکی شارەکە موچە بەوانیشە درێکە حەقی خۆیانیشە بەڵام
مامۆسایانی دراسی خوێندنی کوردی پشتگوێ کراون لە نەوتەکە ئەڕوا هیچ حسابێ بۆ مامۆسایان ناکرێت بۆیە ئێمە لەم ئاخیریە کۆنفرانسێکی قوتابیانی خۆمان توانیمان لە محافەزە ئەنجام بدرین کۆمەڵی کێشەکان گەڵاڵە کرا پرۆژەکە درای ئەنجومەنی محافزیش و ئێستاش فشار خۆشبەختانە کراوەتە سەر حکوومەتی خۆجەیی کەرکووک ئەنجومەنی پارێزگا بڕیاریاندا لە پارەی پترۆ دۆلار هاوکاریەکی مامۆستایانی خوێندنی کوردی بکەن بڕێک هاوکاری بۆی لە معانەتەکان کەم کرێ و خاڵی دووەم کە ئێمە پرۆژەمان هەبوو داوامان کردووە بکرینەوە سەربەخا ئەو 6,000 مامۆستایە بکرێنەوە سەربەخا بۆ ئەوەی ببینەوە خاوەن شاری خۆمان بینەوە سەری داری کەرکووک هەمان امتیازاتی شاری کەرکووکمان بدرێتێ بەڕاستی چونکە حکوومەتی هەرێم بەدەم داواکاریەکانمانەوە نەهاتووە. مامۆستا ئەحمەد ئەمە نەنگی نییە بۆ حکوومەتی هەرێم مامۆستایانی کورد لە شاری کەرکووک داوا بکەن بخرێنەوە سەر وەزارەتی پەروەردەی عراقیان مامۆسایان لە پارێزەکانی هەڵەبجە و سلێمانی و ئیدارەکانی گەرمان و ڕاپەڕین داوای بەهاناوە چوونەکەن لە عەبادی ینی ئەسڵوانە بوو ئێمە حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان لایەک لە فەرمانبەر و مامۆسایانی خۆی بکاتەوە بۆ ناچاریانەکە داوا لە بەغا بکەن لەبەرەوەی پێشێلی مافەکانیانی کردووە حکوومەت دەبێ وەکو باوک بێ بەڵام بەداخەوە ئێستا حکوومەت بە پێچەوانەوە زوڵم لە مامۆسایانەکە موچەیان ئەبڕێ لەبەرەوەی پلانی خۆی نییە ئەو سەقەتی پلانەکەی زەریبەکەی بە مامۆسا و بە فەرمانبەرانە داتەوە بەڵەوەڵا ئەوە خاڵێکی زۆر ڕەشە ئێمە نەقدێکی زۆر لە حکوومەتەگرین کە ئێمەش ئەم ڕەخنانە لە حکوومەتەگرین بۆ ئەوەی چاک بێ نەک بۆ ئەوەی دژایەتی بکرێت دەبێت حکوومەت مەمنون بێ ڕێکخراویان نەقد لە حکوومەت بگرێن و ڕەخنەی توندی لێ بگرین با ڕەخنەکان چاک بکە من لە کۆبوونەوەیەک لەگەڵ کاگنێچیرا وەکو یەکێتی مامۆسایان من تقریبان 5 دقا کێشەی مامۆسایانی خوێندنی کوردیم ڕوبەڕووی پێوتەوە کێشەی مەسلەی موچە زۆر ناحەقیەکە نایاسایی دانی پێنا وعدیشیاندا چارەسەرێ بکرێ هەمان نەکرا و بە کاک مەسعود بە هەمان شێوە تاکە خاڵ بوو کەس بوو من باسی کێشەی مامۆسایانی کەرکووکم بۆی کرد سەرڕای کێشە سیاسیەکەش معاناتی مامۆسایانی کەرکووکمان بۆی باس کرد کە لە هەردوو لابوونە کە ناکرێ بەڕاستی تۆ چەند دروشمێکی گەورەت بە کەرکووک ناوە کە جاران بە دروشم بوو ئێستا دروشمەکەش نەماوە یعنی ئەم پەیامەمان گەیاندووە بەڵام ئێمە وەکو ڕێکخراو ناتوانانی خۆ حکوومەت نی جێبەجێ و تەنفیز بکرێ بۆیە وەکو لیستی مامۆسایانی کۆمەڵی ئیسلامی لە بانگەشەکە بەڵێ ئەو خاڵانەی تیا بووە و داکۆکیشمان لێ کردووە ئەوە حکوومەتە هەموو جابێتە لەمپەر داواکاریەکانمان جێبەجێ ناکات و زوڵم لەو وەسعاکرێ. ئێستا لەوانەیە مامۆسایەک بپرسێ مامۆستا ئەحمەد کەرکووکی کە نوێنەری کۆمەڵی ئیسلامی لە یەکێتی مامۆسایان لە نێوان خواستی حیزب لە نێوان خواستی مامۆستایان چۆن نتوانی باڵانس ڕابگری با پرسیارەکە بە جۆرێکی تر بکەم کۆمەڵی ئیسلامی دەزوەرەداتە ئیشەکانی تۆ کۆمەڵی ئیسلامی پشتگیری مافی مامۆستایانە یان ئەو ئیشە حیزبی خۆی ئێوێ لە ڕێی تۆ جێبەجێەکە لە یەکێتی مامۆسایان نەخێر مەسلەی کۆمەڵی ئیسلامی وەکو حیزبی هەتاکو ئیستا ئەتوانم بڵێم یەک تەوجی حیزبی مرۆوە نەهاتووە من ئێمە ڕێکخراومانەیە ڕێکخراوی مامۆسایانی پێشەنگ من ئەندامم لە لیژنەی باڵای ئەو ڕێکخراوە ئەو ڕێکخراوەیە پرۆژەکانم ئەداتێ و لە ڕێی ڕێکخراوەکەەوە ئێمە پرۆژەکان دابش ئەەکەین و کاری لەسەرەکەین و هەولی لەگەڵ ئەدەین ئەوە حیزبە تەشجیعمانەکە ئێمە داوا لە مافی هاوکار و پشتی مافی مامۆسایان بین بەڕاستی یعنی حزب بە هیچ شێوەیە فشاری نەکردو ڕۆژێ لە ڕۆژان کە ئێمە خوا نەخواستە دژی مامۆسایان بین ئەوە بە هیچ شێوەیەک من پرۆژەی لیستی مامۆسایانی کۆمەڵ هەمووی پاڵپشتی یەکێتی مامۆسایانی کوردستانە سەرجەم مامۆستایان لە پرۆژەکەیە کۆمەڵێک گەندەڵی ڕێکخراوەکەی تایە کە من لەوێ بوومە بۆی چاک بکرێ هەوڵمانیش داوە بەردەوامیش باسی گەندەڵیت کرد تا چەند یەکێتی مامۆستایان لە ڕابردوو لە ئێستادا لە گەندەڵی تێوەگلاوە وەڵی وەکو گەندەڵی بڵێ ئێستا ئێمە خاستەن ئێستا ماوەی 4 ساڵ و شتێکە وەکو گەندەڵی بە معنای گەندەڵی لە ناو مامۆستایانە نییە بەڵام کەمتەرخەمی بەڵێ هەیە کەمتەرخەمی ئاراستەکردنی حزب گەندەڵی لە ڕووی مادی ئەوانەوە بڵێم نییە بە هیچ شێوەیەک بگرێ ئەمە لەوەتی لە ناو ئەم ڕێکخراوەین کە جاران ئەتوانم بڵێم 4 کەسە بوو بۆ کەیفی خۆیان هاتووی خارجیانە کرد بۆ کۆنگرە و وەرکشۆ بە هەموو شێوەیە ئێمە توانیمانە وەک لیستی هاوبەش و لیستی مامۆسایانی کۆمەڵ هەتاکو ئیستا بەس ئەندامانی خۆمان لەوانەیە بڵێم زیاتر لە 30 ئەنداممان چووە بە لیستی هاوبەشەوە سەردانی دەوڵەتەکانیان کردووە قۆڕخکاری تیا هەبووە
گەندەڵی هەبووە لە زەوی وەرگتن بەڕاستی نائەدالەتی هەبووە ئەمانە پێشتر ئەندامی سکرتارێت هەبووە 2 پارچە زەوی وەرگتووە منەوە 4 ساڵ و نیوە ئەندامم هەتاکو ئیستا 1 مەتر زەویم نییە تەنانەت لە کەرکووکیش نیمانە ئەوە مهمە تۆ هەوڵ بدەیت بۆ غەیری خۆت یعنی چەندین جار ئاستەمیان دروست کردووە بۆ ئەوەی تەنازولێکت پێ بکەن نەمان کردووە 4 ساڵ و نیوە لەم ڕێکخراوین وەکو لیستی مامۆستایانی کۆمەڵ هەر خۆم و ئەندامەکانیشمان مسقالە زەڕێ ئیسفادەمان نەکردووە لە ڕووی زەوی یان لە ڕووی مادی و یان شت و ئیمتیازات و ئەوانە بگرێ ئێمە داکۆکیمان کردووە وەجار واشە بووە تەسیەمان بە خۆمان داوە بۆ ئەوەی مامۆسایان بگەینە مافەکەی خۆیان بەڵام پێشتر هەبووە بەڵێ بەرچاویش بووە پەخشان و هینیش ئەکرا بە ناوی ئیمتیازات بگرە بۆ بانگەشەی هەڵبژاردنیش لە پارەی مامۆسایان سرف کراوە بە شێوەیە لە شێوەکان پێشووتر بەڵام ئێستا تا ڕادەیەک ئەم لیستی معارەزەیە و بە تایبەتی لیستی مامۆسایانی کۆمەڵ توانیمانە چاودێرێکی تون بین وەجار واشە بووە کە زیادە مەسروف کراوە دانیان پێ نەناوە ئێمە بەیان نامەمان دەرکردووە جاروا هەبووە سەرۆکی دارایی استیقالەی پێدراوە لەسەر ئەو نائەدالەتی کە کراوە جوابی نەدراوەتەوە ئێمە بەردەوام ئەو فشارەمان کردووە و نەمان هێشتووە لەگەڵ ئەو هەموو چالاکی و خزمەتانی هەمووکو لیستی مامۆستایانی کۆمەڵ لە ناوی کیتی مامۆسان هەموو کیتی مامۆسایان کە باست کرد بەس مامۆستا ئەحمەد بۆ لای مامۆستایان لای بەشێکی زۆری مامۆستایان جۆرێک لە بۆچوونێک دروست بووە کە یەکێتی مامۆستایان بە دژ بەخواستی مامۆستایان ئەزانن یعنی بۆ مامۆستایان و یەکێتیەکەیان هاوسۆز نین تەبانین بۆچی لە یەک با بڵین خاڵا کۆ نابنەوە بۆچی دایمەن مامۆستایان بە شێوازێکی گشتی ڕخنەی توندیان لە یەکێتیەکانێ ئەسڵەن دەمی کۆمەڵک مامۆستا بکەرەوە یەکێتی مامۆستایان بە نوێنەری ڕاستەقینەی خۆی هەر نازانێ بەڵێ ئێمە ڕێزمان بۆ ئەو هەڵوێستاریە هەیە کێشەکان زیاتر لەم 2 ساڵەی ئەخیر بوو وەیلا پێشتر ڕخنە لە یەکێتی مامۆسایان نەبوو لە 2011 و 12 و 13 و حتا 14 ئەتوانم لەبەرەوەی کێشەکانی ئەو کاتەمان ئێمە چاکردنی پرۆسەی پەروەردە و خوێندن بوو بەڕاستی کە فشارمان لەسەر حکومەتە کرد لەسەر کەواڵەتی خوێندن لەسەر پرۆژەکانە کرد کەمی موچە ئەوانەمان نەبوو بەڵام ئێستا گەیشتۆتە ناخی قورغی مامۆستا کە مەسەلەی موچەکەیەتی ئێمەش وەکو ڕێکخراوی یەکێتی مامۆستایان بەڕاستی ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنین ئێمە حکومەت نین کە ئێمە داوا ئەکەین مامۆسایانمان بگرن یان فشار بکەن کە هەنێ نایکات چی لێ بکەین بەڵام ڕەخنەشیان هەیە ئێمە ڕەخنەکەیان بە هەند وەرەگرین حەقی خۆیانە وەکو خاڵێکی تر باسم کرد ئەم ڕێکخراوە لەسەر ئەساسی حزبی دانراوە ئەگەر لەسەر ئەساسی خواستی من بێ من ئەمتوانی بە شێوازێکی تر بەڵام جاروا هەیە تەرحی تۆ کە دەنگە درێ یان ئەگەنە نەتیجا ئەو تەرحی تۆ جێبەجێ ناکرێ ئەو کاتە تۆ ناتوانی ئەتوانی لە ڕاگەیاندەکان باز بکەیت بۆیە حەقیانە مامۆستایان لەبەرەوەی ئێستا قەزەی موچەیە قەزەی گەشتۆتە مەسلەی ڕوبع موچە و ئەمانە حکومەتە ئەوانینەکە بۆیە بەڕاستی ئێستا مامۆستای ناڕازیش دروست بووە ئەوانش حەقی خۆیانە ئێمە پاڵپشتی هەمویان ئەکەین بەڕاستی ئەحمەد وەکو سەرۆکی و لیژنەی کە تایبەتە بە مافی مامۆستایان ئەو جۆرە زۆرکردنی کە لەلایەن حکومەتی هەرێمەوە بەناوی ئەوەی کە لێرە بەدواوە ئیتە قوبوڵ ناکەین نازان پرۆسی خوێندن ئەوەستێ نازانام ئەو مامۆسانی بە نچنەوە هۆڵەکانی خوێندن ئەو بڕەپاری بۆیان دانراوە ئەوەشیان نادرێتێ لەگەڵ ئەم جۆرە زۆر لێکردن لەلایەن حکومەتەوە بۆ مامۆستانی ناڕازی ئەو مامۆسانی کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە تۆ جەناب لەگەڵ ئەو زۆر و ئینی کە حکومەتێکا یان نەخێر لەگەڵ مافی مامۆسایانیت ئێمە دایمە لەگەڵ مافی مامۆستاین ئێمە پارەکەش مامۆستایانی تقریبا 20 ڕۆژ دەوام نەکرا 20 ڕۆژ غیابیش نووسران ئەوە یەکێتی مامۆستایان بوو لیژنەکەی ئێمە بوو داکۆکیمان کرد لەگە وەزیر دانیشتین ئەو غیابانە هەمووی سڕایەوە یعنی مامۆستایان یەکێتی مامۆستایان کاری کردووە بەڵام لە ئاسی پێویستانیە ئەویش وەزعەکەیە کە باسمان کردووە ئیلا کارمان زۆر بۆیان کردووە ئێمە مەسلەی نەخۆشیەکان 32 نەخۆشی هەبوو لە دەستەبەری هاوکاریمانە کرد پار و پێرار وە زۆر مامۆستامان هەبوو نەخۆشی کوشندەی هەبوو نەخۆشی درێژخایەن ئێمە لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی سەحا لە ڕێی ئەم لیژنانەوە هاوکاریمان بۆیان وەرگرتووە مامۆستا هەبوو داکۆکیمان لێ کردووە ئێمە بڵێ لەگەڵ مامۆستاین لەگەڵ شەقامین لەگەڵ داخوازی سەرجەم مامۆستایانین مافی ڕەوایە ئێمە پشگیری مامۆستایانەکەین بەڕاستی دژی حکوومەتیش ئەوەستین بەواتای ئەوەی کە دژی ئەوە ئەوەستین کە ناحەقی بەرامبەر مامۆسایان نەکرێت و پێشێلی مافیان نەکرێت بەڵام ئەمە
وەکو ڕێکخراوین ئێمە ئەتوانین ئەم فشارانە مامۆستا بکەین. ئەحمەد باست لە خوێندنیش کرد جەنابەت لە پارێزگای هەولێر و دووەک. دەوترێت لەلایەن مامۆستانی سلێمانیەوە ئەم قسەی زۆرترەکرێت، دەوترێت ئەو خوێندنی کە هەیە لە هەولێر ئەویش جۆرێکە لە بایکۆت بەڵام بە دەمامەکراوی ئەژنە ئەو پرۆسەی خوێندنی نییە کە بە شێوازێکی ئاسایی بەڕێوە چ مامۆسا هەموو ڕۆژێک دەوام کا و وانەکان هەمووی بخوێنرێت وانە. ئێوە وەکوی چیتی مامۆسایان تا چەند ئاگاداری پرۆسەی خوێندن لە هەولێر و دووەک، ئایا فعلەن پرۆسەی خوێندن وەکو ساڵانی ڕابردوو بەڕێوە چێ یان نەخێ لەوێش هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژە و تەواو؟ طبعا ئەمەی ئیمساڵەکە بەڵێ پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان لە هەموو شارەکان ئەوەی لە سلێمانی هەیە لە هەولێر کەمتر نییە، بەڵام بە شێوازێک وتر بە چاواشەکاری هەیە 3 ڕۆژ دەوامەکە، هەیە دوو دەرس 3 وانە خوێندێ و بەڕێ ئەکرێ خاستەن دەرەوەی شار هەمان معاناتە، بەڵام بە شێوازێکی تر کە ئەنەوە دەوامەکرێ. ئێمە حکوومەتیشمان ئاگادار کردوتەوە لە بەیان نامەشە بڵاومان کردوتەوە کە دەڤەری هەولێر و دووهۆک باشتر نییە لە دەڤەری سلێمانی بە ئاشکرا. ئێمە ڕێکخراوە جیهانەکانشمان لەوە ئاگادار کردەوە، وەزیری پەروەردەش ئەزانێ بۆ وەزعەیە شت بە پینە و پەڕۆ ناڕواتە ڕێوە بەڕاستی. پرۆسەی پەروەردە لە قەیرانە، پرۆسەی پەروەردە ئەگەر ماوەیەکی تر بەم شێوەیە بێ بەڕاستی قەیرانێکە و ئەڕخێ و ئۆباڵیشی بەمل حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵایە. مامۆستا ئەحمەد ئەگەر لە فەرمانگەیەک کارەبا ئەو هەر فەرمانگەیەکی دیکەی خزمەتگوزاری لە هۆبەیەکە 5-6 کارمەندی لێ بێ بە مناوە بە دەوام بکەن، هەفتەی هەریەکی 2 ڕۆژ 3 ڕۆژ داوام بکە، ئەمە بۆ با بڵێن سێکتەری پەروەردە گونجاوە مامۆستایەک لە هەفتەیەکە 2-3 ڕۆژ داوام بکە، یان ئەبێ بەپی ئەو سەعات و منهەجی بۆی دانراوە حزوری هەبێ و مامۆستایان ڕۆژانە لەگەڵ قوتابیەکانی خۆیان لەگەڵ منهەجەکەیە بن. یعنی تا چەند ئەم دوو بەراورد دەچکم ئەوترێ بۆ بەس مامۆستایان گلەییان هەیە لەسەر دەوام و موچەی خۆیان، خۆ فەرمانبەرانی دیکەش هەمان سیستەمی پاشەکەوتیانەیە، بەڵام بەشە لە مامۆستایان ئەڵێن نا جیاوازی مامۆستا و فەرمانبەر ئەوەیە کە مامۆستا بێ هەموو ڕۆژە لە قوتابخانە بێ، ناکرێت لە هەفتەیەکە 2 ڕۆژ 3 ڕۆژ وانەکەی خۆی هەڵپڕوسکێنێ و بڕاتەوە. تۆ قسەت چیە لەسەرەمە؟ تەبان وایە ڕاست دەکەن مەسلەی وانەکانە ئێستا کەوانەکان کەمەکرێتەوە لەسەر حسەیە کاڵێ حسەی کوردی هەفتەی 6 حسە بێ کراوەتە 5 حسە، ئاین 2 حسەیە ئێستا 1 حسەیە، یعنی کۆمەڵێک مافی منهەجەکە ئەخورێ و مافی مامۆستاکە ئەخورێ لەسەر حیسابی پرۆسەی پەروەردە کە ئەمە سەقەتە، مافی قوتابیەکەش ئەفەوتێ بە تایبەتی قوتابی پۆلی 12 ئەوانەی کە ئیمتیحانی وزاری هەیە. خاڵێکی تر ڕێکخراوەکە ئێمە بەڕاستی ڕێکخراوەکە تا ڕادەیە ئەکتیفە وەیلا ڕێکخراوی فەرمانبەران زیاتر لە ملیۆن و شتێکە چەندی جاپیان ماوتۆ بۆ ناجوولێنەوە، یعنی ڕێکخراوەکانی تر بۆن ناجوولێنەوە لەبەرەوەی زۆربەی ڕێکخراوەکان ئێستا هەر لە ژێر هەیمەنەتی حیزبە و لستی تریتیانە کە ئەمەش بەڕاستی جێی نیگەرانە، دەبێت ڕێکخراوی فەرمانبەران بێتە سەرجادە نەک فەرمانبەران مامۆسایان و دائیرەکان خۆی بێ. بەڵێ دەوامی فەرمانبەران ئەگەر هەفتەی 1 ڕۆژیش دەوام بکەن تەسیل لە پرۆسەی بەڕێکردنی ئەو ئیشوکارانە نییە، بەڵام مامۆسایان ئەگەر یەکوانە دوا بکەوێ بەڕاستی پرۆس تەسیل لە قوتابیان و لە خوێندکارانەکە. زۆر باشە لە کۆتایی بەرنامەکە نزیک بوومەوە کاتم نەماوە بپرسم مامۆستا ئەحمەد کەرکووکی و ئەو 12 پۆستەی تر و ئەو 12 بەڕێزەی تر کە لە یەکێتی مامۆستایان بێگومان لە لەقەکانان بەهۆی بوونتان لە کورسی یەکێتی مامۆستایان ئەو ئیمتیازە کەسیانە چین کە پێش 4 ساڵ لەمەوە پێشنەتان بووە ئێستا بەهۆی یەکێتی مامۆستایانەوە کە کۆمەڵی ئیسلامی نوێنەری کۆمەڵی ئیسلامی لەو پۆستانە ئێوە هەتانە چیتان وەرگرتووە، چی ئیمتیازێکتان زیاترە لە پێشتر؟ ئێمە لە پێشتر ئیمتیازاتمان چییە؟ زەوی و ئەرزمان نەبوو، ئێستاش نیمانە ئەو کاتە ئێستا بڕێک پارەمانە دەنێ بۆ هاتوچووی خۆمان کە مانگانە هاتوچوو ئەکرێ کە پێشتری ئەوان بە حیسابێکی تر بووە، وەکو ئیمتیازات خۆم و ئەندامانمان و بەرپرس و هەتا ئەو 13 پۆستەکە بەڵکو لە گیرفانی خۆمان ئێستا پارە زیاد سەرفەکەین بۆ ئیشوکاری مامۆستایان و بۆ بەڕێوەبردن، بەڵام جاران زەوی تەوزی ئەکرا، شوقە تەوزی ئەکرا، سیارە تەوزی ئەکرا، هەموو شتێکیان هەبوو، بەڵام ئێستا یەکشت لەوانە نەماوە لەبەرەوەی لستی هاوبەش هاتوۆتە ناوە و هەوڵی لستی هاوبەش بە هەر سێ لستەکەوە بۆ خەمخواردنی مامۆستایانە بگرە چەندین جار یەکێک خۆم لەوە ئیسفادەمە کرد لە شوقەیەک لە شوقەکانی هەولێر مستحقیش بووم کە 10 ساڵ زیاتر خزمەتم هەبوو، ئەرقەلیان بۆم کرد بەس بۆەوەی وەری نەگرم تەنازولێ بکەم، بەڵام نەمکرد، بێبەشمیان کرد و زۆر بە فەخرەوە شەڵێم و هەتاکو ئیستەش بێ منەتی خۆم لە هەموو کەسێک لە ڕێکخراوەکە و لە مامۆستایان و هەر ڕەخنەیەکیان هەیە بەرامبەرم با بڵێ بەڵکو چەندی جار دەستخۆشیم لە ڕێکخرا و لەلایەن حیزب و
یەکێتی مامۆسایانی پێشەنگ و یەکێتی مامۆسایانیش کراوە و بەردەوامیش ئەبین و هەرسیان زەمان. مامۆستا ئەحمەد کەرکووکی و ئەو هاوڵانت کە لە لەخەکان لەگەڵتان بەچیەوە سەربەرزنەوە لەم پۆستەی کە وەرتان گرتووە؟ بە داکۆچیمان لە مافی مامۆستایان بە داکۆچیمان هاتنمان سەر بۆ سەر تەلەڤیزۆن کەناڵەکان ڕەخنەگرتن بە پاچی و دەستپاچیمان بەوەی بەڵێنەکانی لیستی مامۆسایانی کۆمەڵ و لیستی هاوبەش جێبەجێ ئەەکەین و فشاریشمان کردو بەردەوام بەوە سەربەرزین کە ئەلحەمدولله نەچۆتینە بابێک کە خوا نەخواستە بەلای گەندەڵی ئەو شتانەوە بچین. تەواو کاتم هیچ نەماوە بەڵام دوا دەرفەت بۆ تۆی هەڵمۆ لە ماوەی خولەکێکە دواوتە چییە بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بۆ حکوومەت بۆ یەکێتی مامۆسایانەکەی خۆتان بۆ مامۆسایان ئەتەوێ بڵێ چی بە کورتی؟ لێرە ئەمەوێ بە حکوومەتی هەرێم بڵێم ئەگەر تۆ حکوومەتی و حکومایەتی ئەەکەی بەڕاستی نابێ ئەو هەموو سیستەمە لە پرۆسەی پەروەردە و مامۆسایان و فەرمانبەرانی کوردستان بکەی، جۆ لە داواکاری مامۆسایان بگرە، جۆ لە داواکاری چاکسازی بکە بەڕاستی، چونکە پرۆسەی پەروەردە ئەگەر بەم شێوەیە بێ بەڕەو ڕوخان ئەڕوات و لێرەوە پشتگیری تەواوی سەرجەم مامۆسایان ئەگرم، پشتگیری تەواویانەکەم لە مافەکانیان، مافی ڕەوایە، مافی حەقا بە هەموو شێوەیە لەگەڵیانم و بەڵێنیان شەدەم لە ڕێکخراوەکە بەردەوام داکۆکی کارێک بم و ئەو ئەرکەی لەسەر شانمە بە تەواوەتی جێبەجێ بکەم بۆ داکۆکی لە مافی مامۆسایان و بەدەستێنانی ئەو ئامانجانەی کە ئیشی بۆ ئەەکەین لە پێگەیاندنی نەوەی تازەمان. بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتارەتی یەکێتی مامۆستایان و نوێنەری کۆمەڵی ئیسلامی لە یەکێتی مامۆستایان. سوپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانی بەرنامەی خزمەتتدایەوە. سوپاس بۆ ئێوە دەستخۆشیتان لێ یەکەم و لە خزمەتتان. زۆر سوپاس. بینەرانی عزیز و خۆشەویست، سوپاس بۆی کە تا ئێستا بینەرمان بوون تا نوێنەرێکی دیکەی کۆمەڵی ئیسلامی لە یەکێکی دیکە لە بوارەکانە تا ئەڵقەی داهاتووە مولایەک بەخوای گەورە سپێرین. خواتان لەگەڵ.